خالدی کوڕی وەلید کاتێ قائید و سەرکردەی جێشی موسڵمانانە لە وڵاتی شام، عومەری کوڕی خەتاب نامەیەک ئەنووسێ بۆ قائیدی عامی جێشی موسڵمانان لە وڵاتی شام کە میسری ئێستاکە کە سووریا ئێستاکە، لەگەڵ گەیشتنی ئەم دەستنووسەی من بە تۆ خالید کە قائید قوواتی هەموو جێشە لەو دەڤەرە، لەگەڵ گەیشتنی ئەم نامەی من بە تۆ ئەبێت دەست بەجێ لە کارەکەت بکشەیتەوە، ببی بە جوندیەکی بەسیط لەو جێشە، نەک ببی بە زابوتێک بە پلەیەکی بەرزیش تەسریحت بکە و تەقاعودت بکە، نا، ئەبی بە جوندیەکی بەسیط لە ژێر کەیف و دەسەڵاتی فڵانە سەحابە. ئێمە کە ئەڵێین ئیخلاس و دڵسۆزی هەمومان ئەڵێن هەمانە، بەڵام بەکردەوە بیسەلمێنین. خالدی کوڕی وەلید کە نامەکەی بۆ ئەهێنن شەرمەکەن بیدەنێ، خالید کە ناو نراوە بە شمشێری خوا، خالید کەوا هەرچی جێیشێک خالیدی تیا بوایە مەحاڵ ببوو دۆڕێ. ئەم سقە و متمانە ئەم پلەپایە خالد لە چی دەستی کەوت؟ لە ئیخلاس و دڵسۆزی. بۆ چونکە خالد ئەو کارەیەکا بۆ خوایەتی، بۆ عومەر و ئەبوو بەکر و عوسمان و عەلی نییە، بۆ پێغەمبەرشی نییە، بۆ ئەڵڵایەتی، بۆ خوای محەممەدێتی، بۆ خوای عومەر و ئەبوو بەکر و خالیدێتی. شەرمەکەن مقۆیانە خالد ئەڵێوە چییە بۆ دەنگ ناکەن؟ وتیان وەڵا قوربان چی بکەین، عیبە ناتوانین. نامەکەش کە ئەگاتە دەستی خالد لە گرمەی شەڕایە، جێشی کوفر و ئیسلام بەرەو عێقەی یەکیان گرتووە، کوردوتانی دەسە و عێقە شەڕەکەن، لە ئان و دەقەیە جێش سەرکەوێیان شکست بەدەست بهێنێ. ئەم نامەش لەو وەختە حەساسە گەشتووەتە دەستی سەرکردەکان و دەستی خالد. خالدی بهێنن چییە؟ وتیان قوربان عومەری کوڕی خەتاب بڕیاری داوە تۆ لە سەرکردایەتی جێش نەمێنی، بیبی بە جوندی. کوڕەوتی جا من مەمنونم ئەگە عومەرە بڕیارە دەربکە. وتیان قوربان تووڕە نابی؟ وتی من بۆ عومەر شەڕ ناکەم، بۆ خۆی عومەر شەڕەکەم. ئەم قسە زۆر گەورەیە. إني لا أقاتل من أجل عمر بل أقاتل من أجل رب عمر. لبيناو خواي عمر أجنجم عمر كيتا من لبر قراريكي أو أم جيش بهتارت برم. تصورك أما أجر إستان لم كاتي إستابوايا سروكيك قائديك سركرديك لبركاني شربيتو بريارك دربتش بلين كاكتو لأمر لواي در كراوي قسم بذاتی خوا ئەو فەوجە ئەو لیوای هەموویەدا بە کوشت، ئەڵێ مادام من حیسابیان بۆ نەکردن باوانش نەگەڕێنەوە. بەس ئەم خالیدە پەروەردەی مەدرسەی ڕەسوڵ اللهە، پەروەردەی ئەم مەدرسەیەیە کە مزگەوتە، کە مەسجدە، کە ماڵ و حەوانەوە و ئارامگەی ئینسانی ئیماندارە. چونکە لە مزگەوت پەروەردە کراوە، دەست بەجێ شوێنەکە چۆڵەکەوەیدا بەدەستی ئەو سەحابە شمشێرەکەی هەڵەگرێ، ئەڵێن بۆ چۆ ڕۆی؟ ئەڵێ ڕۆمە شەڕەکەم، ئەڕۆم کافرە کوژم، ئەڕۆم دینی خوا بڵاوەکەمەوە، من نەهاتووم لێرە قسەی زل بکەم، من هاتووم شەرعی خوا جێبەجێکەم. ئێمە ئەگەر ئاوها بتوانین ئیخلاس و دڵسۆزی پەیا بکەین، ئەگەر هاوسیەکەم ئەمڕۆ لێم عادزە لەبەر ئەوەی چڵکاوەکەم پەرژین بێ لە مەجلیس و مەقامەکەم، بەسەر ماڵیان ڕۆیشتویان بەسەر ماڵم هاتووە، یان سیارەکەی زۆر جار لەبەر دەرگاکەم ڕایەگرێ و عەزیەت مەدا، یان لەبەر شەڕە مناڵێکیان لەبەر قسەی ئافرەت هاتون و بردنیەک بوو، ئەمڕۆ لێ عادز بوومە، ئەبێ پێبەجەرگی خۆما بنێم، ئیخلاس و دڵسۆزی بۆ خوا بنوێنم. ئەگەر لەبەر خوا لێ عادز بوومە جیایە، لەبەر ئەوەی نوێژی بەیانی بە جەماعەت ناکە، لەبەر ئەوەی ئیلتیزامی نییە بەدینەوە، ئەگەر لەبەر کارێکی شەرعاوە قەینا بەحسێکی ترە و قسەیەکی ترە، بەڵام وانە هەمووی لەبەر خۆمانە، حەزەکەین ئەو ژێرکەوە من سەرکەوم. ئەگەر ئێمە ئیخلاس و دڵسۆزیمان تایە با لە ئێستاوە قەرار بین، نەیەڵین نوێژی عەسر بێت ئیلا من ئەو کارانەی کە بە هەڵ ئەنجامم داوە شەیطان و نەفس پێی کردووم، ئەمڕۆ بڕۆم چاکی کەمەوە بڵێم خوایە لەبەر خاتری تۆ و لە پێناوی تۆ ئەم کارە ئەکەم. دە بزانە لای خوا چەند گەورە ئەبین، بزانە لای خوا چەند بەڕێز و پیرۆزین.